چوونی یاخود بانگشتی کۆمەڵێک لە میوزیسیانانی کورد لا یەکێک لە فستیڤالەکان یاخود بۆ ئۆرکسترای لاوانی فیلهارمۆنی عەرەبی بۆ وەرزی با بڵێن 2022 لە وڵاتی میسر بێگومان بە بەشداری کۆمەڵێک لە میوزیسیانانی کورد. قسە باسەکەم لەسەر ئەم بابەتە بە ئامادەبوونی زۆر بەڕێز بەشدار حەمە سەدیق میوزیسیان بەخێراتی کاک بەشدار بەخێربێی سەرچاومە ئۆرکسترای لاوانی فیلهارمۆنی عەرەبی چۆن بانگشتی ئێوەی کردووە؟ بێگومان ئەم ئۆرکسترایەوەکو هەموو ئۆرکستراکانی تر کە لە جیهانە هەن لە زۆربەی وڵاتان ئەم جۆر ئۆرکسترایانە هەن و بەردەوام هاوینان پرۆگرامی شتی خۆیانێ و کاری خۆیان ساڵانە پێشکەشەکەی ترەکری هەیە ساڵانە بێکرێ وەرزانە بێ. ئەم ئۆرکسترا لە ساڵی 2006 لەلایەن بەڕێز فەوزی ئەشامی دروست کراوە. ئامانج لەی یەکخستنی کولتورە جیاوازەکانی ناوخودی وڵاتانی عەرەبیە. بێگومان کە وڵاتی عێراقیش هیچێکە لە وڵاتانی عەرەبی ئەمەش وڵاتی عێراقیش حەقی خۆی هەیە و بەشی هەیە کە ئەتوانێت هەموو تاکێکی ئەم وڵاتە شان بەشانی ئەو وڵاتانیتر بەشداری بکە. خودی ئەم پرۆگرامە ئەکری هەر ئۆرکسترای و شێوازێکی هەبێ بۆ وەرگرتن بە شێوازی جۆرا و جۆران هەیە، بەڵام بێگومان هەمووی ئەچێتە سەر ئەوە یەکەم جار کاتی وەرزەکە کە دەست پێەکە ڕاگەاندنێک بڵاوەکەنەوە کاتێک داهێن کاچ کەسێک ئارەزوومەند بێتوانێت بەشداری بکە. منیش وەکو خۆم و شان بەشان هەنێک لە هاوڕەکانم لە تقریبن ئەوەندی من ئاگادار بووم لە ساڵی 2016 زیاتر بەم ئۆرکسترای مانزانیوە. لەو کاتەوە کە ساڵانە ئەمان پروپاگەندە بۆ وەرزی نوێەکەن من پێم خۆش بوو کە هەم خۆشم و هەم خوێندکارەکانمان هاوڕێکانمان بەشداری لەو کارانەیە بکەن. تێمنیش دەو کاتەوە بەشداریم کردووە لە ڕاستیە. ئیتر ئەم ساڵیش کە پرۆگرامی تازە کرایەوە بە هەمان شێوە ئیمێلەکەم بۆ ناردن. ئیتر لەبەرەوەی کە ئەوان لە ئەرشیف هەر ژەنیارێک پێشتر بەشداری کردبێ و ڤیددیۆیان دابێت سەیری ئەپلیکیشنەکانەکەنەوە ئیتر دیارە هەڵبەتە بە جۆری ئەو سیاسەتە ئەو بیرکردنەوە ئەو شێوازەی کە ئۆرکستراکە خۆی هەیەی هەڵبەتە بەندێکێک بوو لەو کەسانی کە پیان قبول وەکە منیش وەربگیرم لە ئۆرکسترای و بانگێشەکەیان بۆ ناردم. زۆر باشە سیاسەت و بیرکردنەوەی ئەوان چییە؟ لە ڕاستەیە باباسی هەچەند من وشەی سیاسەتە بەکارێنە کەچەنە زۆر ڕەتی بابەتەکەەوە نێمەوەسم سیاد لە ڕووی نەک لە ڕووی سیاسیە وەکو شێوازی کارکردنی ئامانجان یەکخستنی لە ناو کۆمەلگای با بڵێن لە ناو کۆمەلگای عەرەبیە کۆمەلگای تر هەن با بڵێن وڵاتی کە تۆ باسی وڵاتی عەرەبیەکەی کۆمەڵێک نەتەوەی تر هەن کوردی تایە ئەرمەنی تایە ئەمازیخی دیایە ئیتر قبتی تیانوە کەسی تر هەن لە ناو ئەوە ئامانجێ هەیە ئەوەیە کە وەکو زمانێکی ئاشتی وەکو زمانێکی لێگەیشتن هەم بە پەرەپێدان بە موزیکی ناوخودی خۆی ئەمانە کا لەسەر ئەم کارانە بکەن ئەم موزیسیانە گەنجانە لە هەموو وڵاتانی عەرەبیەوە کۆبکەنەوانی بەشدار بن. تاوانەوە جێی شانازیە کە ئەمە لە کوردستان و عێراق ساڵانی پێشوو تا چەند جار ئەوەندێ من ئاگام لێ و بێت 4 ژەنیار 5 ژەنیار لە کوردستان هەتا لە سلێمانی 2-3 ژەنیار لە وەرگیراون. زۆر باشە. لە 2016 بە بەردەوامی ژەنیاری کورد ئامادەیان هەیە لەو خۆی لە دوای 2016 حەڤەوە تاوان یەکەم جارکە لە ئەوەندەی ترکێمە ئاگامان لێ بوو خۆمان قسەمان لەسەر کرد بۆی زۆرێک لەوان برادران بەشداری بکەن لەو کاتەوە 3 بۆ 4 ژەنیارمان ئەو ساڵە وەرگیران. دوای ئەوەتر بابەتی کۆرۆنا ئەوانە هاو بەسەریا تۆزێک قورس بوو بەڵام پێش کۆرۆناکەش ئەم جار کۆرسەتێکی تریان هەبوو لە فەڕەنسا بوو بۆ فەڕەنساش ئەوەندەی من ئاگەرم 4 هاوڕێی ترمان بەشداری ئەو شوێنیان کە سییانیان توانیان بڕۆن بەڵام دانیچیان بەداخەوە نیانتوانی هەرێکە لە کاک ڕێباز و کاکزانە و کاکژوولی و پێم وایە لەگەڵ کاک ئێستا تەندروستی تۆزە باشنی ئۆمێری لە ساغی بۆ خوازم ببرن ناوکەین بچوو ئەوان توانێت بەشداری بکەن یەک شتیان هەیە کاتێکە خوێندکار کەسێک وەرەگیری ژەنیارێک هەموو مەسرفەکانی لەو وڵاتە ئایدی ئەو جێگەیە خۆیەتی بەڵام چوون و هاتنەکە ئایدی خۆتە بەداخۆ من خوێندکارێکمان ئیمکانەتی مادی نەمۆتەنە پێم خۆشە دوای قسە لەسەر ئەوە بکەین کە چی بکەین هاوکاریان خوێن. زۆر باشە. گرنگی بەشداری با بڵێن ژەنیاری کورد لەم جۆرە با بڵێن ئۆرکسترایانە لە چیایە؟ خاڵی ئەو بەڕاستی ئێستا کاتیەوە هاتۆ ژەریارانی کوردیش وەکو مژەندایەکتر بە بەردەوام هەوڵمان بچن بگەڕن بچنە دەرەوە سیر بکەن بچن ببینن بچن بەشداری بکەن ئەمانە هەمووی کۆمەڵێک
بۆ خۆی دروستەکە کۆمەڵێک ئەکسپرینس پیاکە خەڵکی نوێ ئەناسێ بەر کولتوری جیاوازەکەوێ بەر ژەنیاری جیاوازەکەوێ بەر ئاستی ئەنوا جۆر ئاستە بینێ ئەنوا جۆی تر بیرکردنەوە ئەبینێ مەسەلە ناو موزیکە تەنها ڕەش و سپیمان نییە ئەکرێ کۆمەڵە ڕەنگی تریشە بێ هەمووشی جوان بن ئەکرێ ئاستی خۆشی بۆ دەرەکەوێت بێگومان ئەیتر ئەوەندەیە متمانی بۆ خۆی زیاکە ئاستی خۆی بۆ دەرەکەوێت زۆر جاریش ئەمانە هەموو پاڵنەرن بەڕاستی وای لێکە ئیتر بەرداوام بە لێشکردن ئیتر بیرۆکەی تازە وەرەگری ئەکرێ لێ کۆمەڵێک شت فێرە بێ دوایی هێتەوە لێرە لەگەڵ برادەکانیە لەگەڵ خوێندکارەکانیە لەگەڵ چواردەوریا ئەمانە شێر با بڵێن شێری پێ بکە ینی لەگەڵ کرا بەشداری پێ بکە ئەمانە بەڕاستی زۆر زۆر گرنگن من زۆر هەمیشە هەم هەوڵێم هەچ کاتێک کە چانسەکی ئاوە ببینم بیستم هەوڵ زۆر تەشجیعی هاوڕێیان و خوێندکارانی شەکەم کە بچن هەوڵ بن ئەگەر هەنێ جار ڕەنگە هەست بکات تۆزە قورسە وەرگرتنەکە بەڵام هەر هەوڵی بۆ بە و بینێرە هیچ زەرە ناکەیت چکە تۆ زەختێک لەسەر خۆ دروستەکەی ئەمە هاوکاری دەبێت بۆ ئەوەی بۆ هەنگاوی داهات و جاییتر باشتر بی و جێگایەکتر باشتر بی زۆر ڕاستە بەسی ئەوت کرد کە خوێندکارێک نەیتوانیوە با بڵێن تکتی هاتوچۆکە با بڵێن بکرێت بەڵام کێ پێویستە کە سەپۆرتی ئەو کەسانە بکات ئەو خوێندکارانە یاخود ئەو ژەنیارانە بکات کە لە با بڵێن ئۆرکسترایەکی ئاوا گرنگە ئەتوانن ئامادەیان هەبێ وەکو کورد لە ڕاستیە ئەمەی کە لە میسر ئێستا ئەم پرۆژەیە کە لە میسرا ئێستا پشتگیریەکە لەلایەن وەزارەتی لاوان و ڕۆشنبیری وڵاتی میسرەوە پشتگیریەکرێت سەرجەم ئەو پێداویستیەکان هوتێل و هاتوچێ لە ناو خاکی میسر هەمووی ئایدی ئەوانە بەڵام لەسەر تاگ ئەوەی کە لە دەری وڵاتی میسرە پێویستە خۆی لەسەر حسابی خۆی بڕە بەڕای من یەکەم جار ئێمە مەسەلەن باسی حکوومەت بکەین وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە وەزارەتی ڕۆشنبیری لاوانمان هەیە ئێمە هەنگاوی یەکەمە بۆی کە پشتگیری ئەم لاوانەمان بکە کە توانای باشیانێ من ژەنیاری زۆر باش ئەزانم کەسی زۆر باشە ناسم کە توانای زۆر باشیان هەیە بەڵام ناتوانن بۆ ئەو جێگانە بچنە بەشی لەبەر ئەوەیە ینی بۆ هەندێک فیستیڤاڵی تاکژەن هەیە کە لە دەرەوە ڕێگە خرێزانم ژەنیاری تاکژەنی زۆر باشمانەیە کە حەزەکەن بەشدار بن بە زۆر جار بۆ نمونەکری بەشداریەکەکردەکە $200 یان مەسەن $100 نیەتی بیە من بۆ خوێندکارە دوایی کە زانیم کە نەچوو بەڕاستی خۆم زۆرم پێ ناخۆش و بەداخۆ خۆزگە بمانتوانێت هاوکاری بکەینە بەڕاستی ئەمە جۆرێکە لەشکانن لە توانای خۆی بینێ بەڵام ئیمکانەتی مادی نیە من ئومێد دەکەم حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ئەو کەسانی کە لە شارە دڵسۆزی وڵاتەکەمانن شارەکەمانن ئەو ڕێکخراوانی کە توانە بە پەری گەنجێن تۆزێک بیریش لەم پرۆگرامەکەنەوە من ئێستا خۆم لەگەڵ کۆمەڵک هاوڕێی خۆمە هەوڵمان ڕێکخراوێکی موزیکیمان داناوە وەچەند هێشتا با بڵێن ئێستا نەمان ناساندەوە بە شێوەیەکی فەرمی چکە ئەکرێ قسە زۆر بکەین بەڵام کە کردەوە نەبوو بەکەڵگنیە لە بەرۆ هەوڵین هەندێک پرۆگراممان هەبێ ئەنجا خۆمان بناسەین هیچێک لەو ئیشانەی کە ئەمانەیە بۆی بکەین کۆکردنەوەی سەپۆرت و توانایە بۆ دەستگیرۆی مەسەلە ینی جاری وا هەیە کەسێک تەنها پێویستی بە $50 یان $25 بڕەکەش بەڕاستی زۆر نییە بڕەکەش مەسەنجایەوە زۆر نیە بۆنەوە بەس کێشەکەی لە چیە بۆنەوە خوێندکارە ماستەرکاردی نیە با بڵێن کارتی بانقی ئینتەرناشناڵی نییە کە بتوانێت بڕە پارێ بە بۆ نمونە یعنی ئیتر هەر چەندێکیش بێت ئێمە بتوانین ئەو کەسانی کە بەتوانان مەسەلەن جاجا و هاوکارانە پیا بکەین بەڕاستی ئەمە کارێکی زۆر گەورەیە ئێمە هەموو شتێک لە هەنگاوێکەوە دەست پێ کە هەموو گۆڕانکاریەکیش هەموو پێشکەوتن خوازێکی زۆر بمان کێشەکانە بینین ئاڵێن ئەو وەڵایە فلان کەس ئەوە پێویستی بۆە بەڵام پێویستمان بۆ کاتی ئەوە هاتۆ کە تۆ کێشێکی بینێجی خۆت و هەوڵ بیت ئەم شتە بگۆڕیت ئێمە سا ڕەنگە چەند کەسی تر بینێت ببینێ ئەو وەڵایی و خوێندکارە گوناه بوو خۆزگە بمانتوانێت ئێدە باشە کاکە ئێستا خۆ نەچۆ بچێ بۆ لە مودوە کەسێکت بینی وەرە هاوکاری کە کەسە نەناسی پرسیار کە ئێمە یارمەتیانێن هیچ کەسێک پێویستی پێ بێ دەتوانێت پەیوەندیمان پێ بکە بۆ سەر چاو بۆندی بتوانانی خۆشی کەسەکە ببینێت تو چۆنی بێ ئێمە بەو شوەی کە خۆی مرتاح هاوکاریەکەی زۆر باشە کاک بەشدار ئەگەر باسێک لە ناوەڕۆکی کۆنسرتەکە بکەین لەوێ ژەنیارێکی کورد بەچی ئامادە ئەبێن لەگەڵ با بڵێن کارێکی هاوبەشی ئۆرکستراکای یاخود کاری تایبەتی خۆی لە ڕاستیە من خودی خۆم یەکەم جارە ئەگە بڕۆم ئەم یەکەم جار بێ بەشداری بکەم بەڵام ئەوەندی کە بەو شێوازی کە ئەوان هیانە شێوازەکە چکە ناوی ئۆرکسترایە لەبەرەوە شێوازی کلاسیکی وەرەگرێ سەرجەم ئامێرە زۆرینی لە ئامێرە ئۆرکستراکان کە هەیەە بێگومان هەندێک جار زۆربەی کاتەکانیش ڕابەرێکی مەسەن عەرەب نییە خەڵکی دەروی ئەوروپا ئەمانە هێن قیادەکەن ئیتر ئەکرێت لە ناو ئیشانی کە لێن کۆمەڵێک ئیشی جیهانی لێن چکرد مادەم تۆ ئۆرکستراد ناوە بێ
یەک دوو ئیش هەڵبژێری کە ئیشەکەی جیانی هەم بۆ پیشاندانی ئاست هەم بۆ پیشاندانی توانای ئۆرکستراکە ئەکری هەندێک جاریش یەک دوو کۆمپۆزەری ناوخۆی خۆیان ئەو بکەن خۆیان ڕاپسپێرن کە ئیشێکی کولتوری بێ یاخود عەربی و بۆ سینەما جارێشتا ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین ئەمە کوردی ئەتوانین بیکەین بە کوردی عەربی ئێمە لە سەرەتاکانمانە بۆ پەیوەندیکردن بۆ ئۆرکسترایە بەڕاستیش ئیتر زانیارەکانمان هەر ئەوەندەیە هەتاوەکو ناتوانم هیچ شتێکی تر بڵێم بتوانین ئومێ دەکەم بێگومان مادەم ئەوەندە موزیسیان و بەدڵێکی فراوانەوە بۆنە ئەو بانگشتنامەکە ئێمەیان کردو و بەدڵیان بۆ بێگومان دڵنیام نیەتی باشە بینین ڕەنگیشە قبولی نەکەن چکەویش ڕێکخرا ئۆرکسترایەکە و کۆمەڵێک پابند و یاسای خۆی هەیە کە لەسەر ئەوانە ئەڕوا و قسەی لەسەرەکە بەڵێ من و تۆ باسێکمان لەوە کرد کە بۆچی لە ئێستاە چالاکیە میوزیکیەکان و کاری ئۆرکسترای ئەوانە بە تایبەتی لە شاری سلێمانی ڕووی لە کەمی کرد و پێشتر لە ساڵانی پێشوە زۆر ئەمان بیست کە ئەم گروپە با بڵین لە ئۆرکسترایەک لە فەڕەنسا بۆ نمونە یاخود لە نەمسا با بڵین کارێکی پێکەوەیان هەیەیان کارێکی هاوبەشیان هەیە یاخود لە شاری سلێمانی چەندین با بڵین چالاکی هەبوون بەڵام ئێستا چالاکی میوزیکیەکان زۆر ڕوو لە کەمیە بەداخەوە لە ڕاستی ئەو ڕاستی باسکەین کە باسی شای سلێمانی کریچێک لەو شارین کە باشترین ژەنیارە بە تایبەتی هەموو لارسی شارەکەی هەرێمی کوردستان هەر چوار شارەکەی کوردستانەکان و شێ شارەکەی هەرێمی کوردستان بە تایبەتی ژەنیاری باشمان هەیە بەڵام کەینە سەر باسی ژەنیاری ئەمریکی کلاسیکوانە بێگومان لە سلێمانی دایم هەمیشە ئۆرکسترایی ئەکتیڤمان هەبوو ژەنیاری باشمان هەبوو بەڵام بەداخەوە ماوەیەکە بەهۆی کۆمەڵێک کاریگەری هەیە بۆ ئەچێک لەوانە بابەتی کۆرەنا و ئەمانە تەسی زۆرە بە چکۆک ئۆرکسترش کۆبوونەوە گرتبوونوێ بەشێکی تری ئەو قەیرانانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و لە ڕووی لە کۆمەلگاکەمان کردووەیتی خۆ موزیسیانەکانیش بەشێکن لەو کۆمەلگایی کە هەیە ئەمە ئەم سەپۆرتە دارانە کە نەما ڕەنگە بپیتوانە نەتوانی ئیش بکەیت ئەمانە کاریگەری زۆر سەرەکین بەداخەوە ئەکەیتر بەهۆی ئەم کێشانەوە هەندێک جارێ مەسەلەن پشتگیری نەکردنی و کەسانشی کە توانە و دەسەڵاتیان هەیە کە لە ڕووی مادی و بابنی معنەوێت تاوانە دەسەڵاتیان هەیە ڕەنگە بەپی پێویست نێنە پێشەو لەگەڵ ئەمانی کە بۆنە تۆ ئۆرکسترای سلێمانی تێ بۆنە پەیمانگەی هونەرە جوانەکان هەیە سە خۆشبەختانە ئیمساڵ ئەو تا سەپۆرتی گەورە کرا بزانە توانیان فیسیڤالێکی باش پێشکەش ئێگەر ئەو سەپۆرتە نەبێت ڕەنگە بەپی پێویست نەتوانی فیسیڤالەکە پێشکەشکەی ئەمانە هەموو پێویستی بە دەستگرتنە ئەمە سوپاسیان دەکەین بەڕاستی کە توانیان ئەمە بکەین ومێ دەکەین کە ئەم هەوڵە جوانانە جایەکتر بگەڕێتەوانێ بۆ ناو سەرجەم ئەو تاکانی کە لە سلێمانیا توانە ئیمکانەتی مادی و معنەویان هەیە و دەستی و ژەنیار و ئۆرکسترانە بگرن لە مشکلەکانی لە کێشەکانی تێبگەن و لیان کۆمەڵ بۆی بتوانین دووبارە دەستکەینەوە ئیشکردن بە هیوای دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز بەشدار ئەحمەد سەدیق میوزیسیان بە خێراتی دووبارە سپاس کە ئامادە بووی سپاس.